هەر کەسێک هەموو خەفەتی دنیا بێ کارەکانی کۆ نابێتەوە بڵاوە ئەکەن هەر دەست ئەوە بۆ هەرچی مشکلەیە لەم لاوە مشکلەیە سەری لێ هەڵەدا لەو لاوە کێشەیەک لەو لاوە کێشەیە لەو لاوە کێشەیە وای پێتێ نازانێت چی بکە خێزانی بە قسەی ناکە مناڵەکانی ناساڵحن خزمەکانی باش نین لە ناو یەکا خراپن ڕزقی تەنگ ئەبێ باری قورس ئەبێ هەر کارێک دەستی بۆ ئەوە بەرەکەتی تیان نییە بەردەوام فەقیرە بەردەوام ئەگەر دەوڵەمەندترین کەس بێ دەسڵاتدارترین کەس بێ بەردەوام فەقیرە چونکە دەوڵەمەنی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوە نییە عەرەضی دنیات زۆر بێ دەوڵەمەنی ئەوەیە ئینسان نەفسی دەوڵەمەند بێ خەڵکێکی زۆر هەیە خۆشەویستەکانم نەفسیان دەوڵەمەند نییە بۆیە دائیمەن چاوبرسین و بەرچاوبرسین پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بێت و یەک دۆڵێ ئاڵتونی هەبێ ئەڵێ خۆزگایە دۆڵێ تریشم بواە بۆیە ئەبێنی زوڵمەکە ستەمەکە تێر ناخوا ڕۆژێ لە ڕۆژان خاوەنی جوتە پێڵاوەکەی خۆی بووە بەس ئێستا ئەوەی بتەوێ ئەوەی بیری لێ بکەیتەوە لە مەوکی دنیاهی ئەوە بێجگە لەو هەموو ملیارە دۆلارەی کە لە بنقەکانیشە هەڵی گرتووە بەڵام هەر تێر ناخوا و هەر ئازاری خەڵکەدا براینە ئێستا ئەو دەسڵاتدارانەی کە دەسڵاتدارن خاوەنی پلەپایەن ڕئیسی حزبن پلەپایی گەورەیانێ لە ناو حکوومەتە براینە باوەڕ بکەن ڕبعێ ئەوەنەی فەقیرەکەی ناو ئەم مەجلیسە ئیسراحەت نین لە دنیا ڕبعێ فەقیرترین کەس کە بەس نانی ئەمڕۆی هەیە والله زۆر لەو مرتاحترە زۆر لەو ئیسراحەتترە چونکە ئەو بەردەوام ئەترسێ لە دەستی دەرچێت بەردەوام هەڵپەیەتی زیاتری دەستکەوێ و ئەیشترسێ لە دەستی دەرچێت نە شەوخەوی هەیە و ئیسراحەت نە ئەتوانێ بە ئیسراحەت دابەزێتە بازار بڕۆتە ناو خەڵک سەردانی خزم بکە هیچ ئەمانەی نییە بە ئیسراحەت وەکو من و تۆ ئەمە فەزڵی خوایە خوای تەعالە تۆ ئەگەر بیر لە نیعمەتەکانی خوا بکەیتەوە ئەوەندە نیعمەتی زۆرە بەسەرتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ من بات آمنا في سربه معافا في بدنه عنده قوت يومه فقد حيزت له الدنيا بحذافيرها كي ملكي ام دنيايه اواني كوا چند دولارێکیان هەیە ئەوانە مەلیکی ئەم دنیان والله مەلیک نین ئەوانە خزمەتکاری پارەن خزمەتکاری پلەپایەکانی خۆیانن مەلیک نین براینە ئەوانە هیچ نین پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کێ لەم دنیایە مرتاح بێ لە ماڵەکەی خۆیان ترسی نەبێ یەکێ بێ بیکوژێ و پارەکەی بووە کێ لەم دنیایە لاشەی ساغ بێ و لە ئێش و ئازارە نەژێ کێ لەم دنیایە قوت و خواردنی ئەو ڕۆژەی هەبێ تێر بێ بە تێری بخەوێ ئەوە خاوەنی هەموو دنیایە هەموو دنیا مڵکیەوە بەخوا وایە براینە ئەمە خۆ خەڵەتاندن نیە من خۆ بە خەڵەتەنم نە ئێوەیشە خەڵەتێنمەوە فەرموودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم والله ئەوانەی کە لە دنیا دەوڵەمەن و فەخفەخە ئەکەن بە تۆزێ دەسڵات هەیەە بە دۆزێ پلەپایە هەیەە بە دۆزێ پارە و پول هەیەە والله براینە ئەوانە بەس زاهیرەکەیان وایە لە ناخۆ ڕۆخاون بۆیە هیچ پیان معجب مەون وەکو قارون وانە وایە زانی ئەم دنیایە گشتی بۆ ئەوە بەس نەیزانی لە دەستی دەرەچێ دوو ڕۆژی ترە گشتمان لە ساحەی عەرەزاتە بەڕوت و قوتی ئەڕۆینە بەرامبەری خوا بەڕوت و قوتی کەس یەک دەرپێی لە پێیان نییە بەڕوت و قوتی ئەم ئەگەڕێتەوە بەلای خوا ئیتر فەخفەخە و حیمایە و دەسڵات و پلەپایە و سیارەی جوانەمە هیچی نامێنێ بەخوا هیچی نامێنێ بۆیە سەبر ئەگرم پێغەمبەران بەوە بەرز بوونەتەوە پێغەمبەری خۆمان بەوە بەرز بووەتەوە هەموو پێغەمبەری خوا دوعاکە داوا لە خواکە ئەفەرمێ اللهم اجعل رزق آل محمد قوت خوايا رزقي آل محمد با قوت به يعني روجة تير بم روجة برسيم بم تا فقير وهجاران نبير به أو مهمة براينا زور جوابة تشتي ترمدن يا ربي خوايا الرحمن بيبكي يا ربي خوايا دنيانا كيتا همان يا ربي آخرت بكيتا هم خفتمان يا ربي خوايا للدنيا يا بتوانين بجواني ميواني كلام دنيا أم ميواني بريكو بيكي بوينا سرحتا أجينا مالي خومان لقيامتها يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوض إصلاحي حلمان بكي بزيد بفقير وهجار كان معنا بيتوا يا ربي كاربدستاني أمولات الريكو بيك بكي وأن بيبكي فقير وهجاراني أن لبير بي يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوض شفاينا خوش كان من ده رحم بمردو كان من بكى
يا إله العالمين خوايا بخاتنا وجوانا كان يخوت هر كسي احتياجيكي محتاج خوايا بوي جيب جيبك يا ربي خوايا احتياجي كان من بو جيب جيبك يا إله العالمين خوايا ويقنج يا رب العالمين وحزك وداوي دعاي خير اللي كردين خوايا هاو سري باش بنصيب بكي يا ربي خوايا اوي منالي نيم منالي صالحي بيكرم بكي اوي قرزار كان بو جيب جيبك يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت بخاطر اسم عظمي خود خوايا طاعة عبادة ما اللي قبول بكي يا ربي سوباستكين بأو باراني رحمة بسرمانا إباريني يا ربي دغلو دان من بربركة بكي يا ربي بخاتنا وجوانا كان يخود لباراني رحمة من قريت ويا رب العالمين آمين. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء